ئەوڕۆ پامێرێکی تەلەڤیزیۆنی کێنێن بە پێی مادە 434 لە یاسای سزاکانی عراقی ڕاگیراوە و ئێستا حالیان دەست بەسرە و ڕاگیراوە لە بنکەی پۆلیسی بەختیاری لەسەر کارێکی راپۆرتێکی ڕۆژنامەوانی. طبعا ئەمە سەرپێچی یاسایە دەبوو بە پێی مادە 9 فقرە 5 لە یاسای ژمارە 35 ساڵی 2007 ڕۆژنامەگەری مامەڵی لەگەڵدا بکرێت، بەڵام بەداخەوە بۆ مادەیەکرایە، بەڵام ئێمە لە 2000 ئینشاءڵڵا ئەمە هەوڵ دەدەین مادەکە بگۆڕێت، داوا لە دادوەری دادگەری کۆڕینەوەی هەولێر دەکەین کە ئەو مادەیە بگۆڕێت. ڕۆژانە سەرپێچیانە بەڕاستی لەلایەن دەرگاکان هەندێک شت ڕووی دەدا کە سەرپێچی یاسایی زۆر ڕوو دەدا. هیوادارین لەگەڵ دەست بەکاربوونی سەرۆکی دادگای تێڵچوونەوەی نوێی هەولێر ئەم سەرپێچیانە چارەسەر بکاتن و هەروە خاڵێکی تریش بەڕاستی ئێمە پارێزەران بەگشتی دەتوانم بڵێم ئەمە گلەی و گازەندەشی زۆرمان هەیە لەسەر شێوازی مامەڵەکردنی بەڕاست دادگاکان بە تایبەتی لە دادگاکانی لێکۆڵینەوە دادوەرەکانی دادگای لێکۆڵینەوە زۆر خەریکە بە ئەستەم دێڵن دێڵن مەحامی بیستە ژوورەوە کە وەش کارێکی خراپە لەبەرەوەی ئێمە هەمومان ئوسترەت القەضاء ئەمان پێدەگوترێت ئەوان قەضاء جالسن ئەمە قەضاء واقف و متحرکین. لێ هەم کاری دادگا ڕای نابێ نایاسایی دەبێت کە پارێزەر ڕێگەری لێ بکرێت و هەم دۆسەکان مەزای خۆی قانونی وەرناگرێت. سەبارەت بەوانەی شیرازێش بەڕاستی بەر لە جەژن چارەنووسی ئەوانەی شیرازێ و پێ چالاکوانی شیرازێ دەبوو بەر لە جەژن ئەوانە ئازاد بکرێن و ئەو ماوەی کە زۆرەی کە لە زیندانن زیاتر لە مانگەکە ئەوە سەرپێچی یاسایەکە لە ژوورەوەن دەبای ئازاد بکرێن لەبەرەوەی ڕێکارەکانی ئیفراشەرتی ئێمە کە دەستمان پێ کردووە بەر لە جەژن سەرۆکایەتی داواکاری گشتی ڕایگەیان کە بە ئامادەبوونی ڕێکخراوی CPT کە ئەو کاتە ڕێکخراوی CPT خۆیان لە ژوورەوە لەگەڵ تیمی پارێزەران بووینە ڕازی بووینەوە پەیوەندیشان لەگەڵ چاکسازی گەورانی هەولێر کردووە کە ئەوانە مەشمولن بە ئیفراشەرتی. ئێستا ئەوە دوو ڕۆژە ئێمە تیمی پارێزەران لەگەڵ ڕێکخراوی CPT و هەروەها بەڕێزان لە پەرلەمانتارەکان لە لیژنەی مافی مرۆڤ و هەروە دەستەی مافی مرۆڤ نووسراوی کردووە کە بۆ ئەم بابەتە ڕاگیراوە. ئێستا دوای ئەیزاناریمان زانیمان بە پێی یەک بە تەلەفۆنێک ئەو بابەتە ڕاگیراوە کە هیواداری تەلەفۆنەکە بە تاکید دیارە لایەنێکی سیاسیە پەیوەندیان کردە. مهم ئێستا حالیان ئەوەی ڕاگیراوانی شیرازێ بابەتەکەیان ڕاگیرایە و ئەو مادێک ئەوان پێگیراینە هەموو ئەوانەی کە لەسەر مادەیەک لە یاسای ژمارە 20 ساڵی 2023 پەرلەمان هەموو ئەوانە لە ژوورەوەنە ئەگەر ئەوانەی شیرازێژ نەبن ئەوانی تریش هەمیان مەشمولن بە ئیفراشەرتی چکە ناکرێ محاکم لەسەر تەناقوزات بژیت لە دهۆک دوو کەس بە ناوی شێروان تاها و بە ناوی مەسعود شەنگاری بە هەمان ئەو یاسایە بە ئیفراشەرتی ئازاد کراون. لە هەولێر ئافرەتێک خاتونێک بە ناوی بێریڤان ئەیوب بە هەمان ئەو مادەیە گیراوە و بە ئیفراشەرتی ئازاد کراوە. چۆن دەبێت بۆ مەجموعە خەڵکێک مەشمول بن مەجموعە خەڵکێک مەشمول دەبن. ئەوەی ئەمە زانیاریمان نەوی لە سلێمانیش چەند حاڵەتێک بە هەمان ئەو مادەیە ئازاد کراون. بۆیە ڕاگررتنی ئەوانەی شیرازێ و هەموو ئەوانەی کە بە پێی مادەیەک لە یاسای ژمارە 21 ساڵی 2023 پەرلەمان ڕاگیراون دەبێت هەمویان مەشمولن بە ئیفراشەرتی و ئەو بابەتە هیچ غەڵەت قبول ناکە بابەتێکی صرف یاساییە. خاڵێکی توش دەمەوێت لێرە باسی بکەم ئەویشەوەیە بەڕاستی دۆخی زیندانیان بە تایبەتی ئەوانەی لە چاکسازی گەورانن ماوەیەکی زۆرە خەڵکێکی زۆر لە ناو چاکسازی تووشی نەخۆشی پێست بووە بەهۆی نەبوونی ئاو کە ئەوەش کارە ساتێکی زۆر گەورەی بەدای خۆیدا دێریتن. بابەتێکی کە دەمێت ئەوەش هەر بۆ بەڕێزان سەرۆکی پەرلەمان و هەموو فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز ئەنجومەنی دادوەری سەرۆکی ئەنجومەنی دادوەری داواکاری گشتی هەموو لایەک داواتان لێ دەکەین کە لە ماوەی 6 ساڵە لێبوردنی گشتی دەرنەچوە داوا دەکەین لێبوردنیەکی گشتی دەربچێ خەڵکێکی زۆر لە زیندان گیراوە لەسەر شتێکی زۆر بەسیط خەڵکێ بەبێت تاوان گیراوە. بۆیە داوا دەکەین پەلە لەو بابەتەش بکرێت کە مسودەکە حازرە تەنها خوێندنەوەی پەرلەمانی بۆ بکرێتن و لێبوردنەکە دەربچێت. کاک بەشدار ئێوە لە سعات دەوە لێرە بوون کە هاوپیشەمان ئەیوب وەرتیش لێرە بوو. چەند جارێک هەوڵدا بچێت ژوورەوە لای دادوەر بۆەوەی دۆسەکەی بچێتە پێشەوە دادوەر بیبینێ بۆ دادوەر ئامادە نەبوو بیبینێ. خۆتان کاک فەرمان لە ژوورەوە بوون ئێمە لە تقریبا نزیکی 2 ساعات لە بەردەم ژووری دادوەری دادگای لێکۆڵینەوە وەستا بووین چەندین جار هەوڵماندا خۆتان بینیتان بەچاوی خۆتان و ڕێکخراوی پەیامنێران میترۆ هەموو لەوێ نەربوون زۆر بە زەحمەت لێگەڕێتە ئەمە بچمە ژوورەوە. یعنی ئەو ڕێگەری گرتنە مانەوەی ئەو ڕۆژنامە نووسە لە بۆ شەو بۆ وەردەم حاکم خەفەریش طبعاً بە پێی یاسا دەسەڵاتی نییە دەبی بهێلتەوە بۆ بەیانی. ئەوە دیارەکە ینی بەداخەوە
شتێکی ینی شتی لە پشتە ئەو بابەتە يعني عمدي بۆیە ئەوەش ئەگەر عمدیش نەبێتن بەڵام مامەڵیکردنی پۆلیسەکان و ڕێگریکردن لەوەی کە پارێزە بستە ژوورەوە و دوای ئەوەی چەندین جار هەوڵمان دەدا لەبەر دەرگا ڕێگریان لە دەکردین کە بچینە ژوورەوە یخۆ تیرۆریستێک ژووری نییە ئەمە هاتوین بۆ دیفاعکردن لە ڕۆژنامە نووسێک بۆیە داوا لە سندیکا ڕۆژنامە نووسانی بەڕێزیش دەکەن کە ئەوانش بێنە سەخت چکە بە پێی یاسای سندیکا ڕۆژنامە نووسانیش ئەوانش دەبی ڕەزامەند بن دەبی موافقەتی وان وەربگیری کە ڕۆژنامە نووسەک ئیجراعاتی یاسایی لەگەڵ دەکرێت لەسەر راپۆرتێکی ڕۆژنامەوانی شەڕە دواتر ئەموتان بۆ ڕادەگەینی